سڵاتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە هاتوونێتەوە لاتان کۆمەڵێک بابەتی هونەری و کللتوریمان بۆ ئامادەکردوون سەرەتای بەرنامەکەش گرنگترین هەواڵە هونەری و کللتوریەکانی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەین. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا نامیلکەیەکی تایبەت لەبارەی دۆسیەی پێکهاتەکانی هەرێمی کوردستان لە میانەی سیاسی و یاسایی و دەسەڵاتەوە تاوتێکرا. ئەم دۆسیەیە لەلایەن ڕۆژنامەوان و نووسەر کاروان بە عەدرێوە نووسراوە. ئەس ڕۆژنامەوان کاروان بە عەدریمە بیاێ پێکهاتەیاندا و کارێن سیاسیدا کار دەکەم. ما دۆسایەک ئامادەکرێت دۆسای دەربارەی مافی پێکهاتەیانە پێکهاتەن هەرێمە کوردستان لە ماف و یاسا و دەسەڵاتن هەرێمە کوردستاندا. ئەف دۆسەیە بەحث لەوەی چەندێت کرد کە پێکهاتەن هەرێمە کوردستانی چاوە بەشداریەوان دیاسایەن هەرێمە کوردستاندا دەسەڵاتە یاساداناندا هەروەسا حکوومەتە هەرێمە کوردستاندا و دەستەیە سربەخۆیان مافی مرۆڤیدا. هەرێمە کوردستانی چاوە کاریە پارێزگاری ئەلڤام پێکهاتەیە بکات و چاوە پشکداریەوان دە حکوومەتدا. مەبەست ژێ چالاکی شروڤکردنا ئەvê دۆسەیەیە کە ئەف دۆسەیە چەند گرنگیا خۆ هەیە بۆ جیهاناش دەرڤە ئەم بۆ جیهاناش دەرڤە بدەینە ناسکردن و پێکهاتەن هەرێمە کوردستانê و هەرێمە کوردستانê و جیاوازیە هەرێمە کوردستانê ئەلگەل وڵاتên دەوروبەر بۆ پاراستنا مافê پێکهاتەیان. لە وڵاتی ئیسپانیا و لە مەدرید بە تایبەتی گرنگیدان بە میوزیکی سەرشەقام بەردەوامە. هەرچەندە بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە چالاکیەکان کەم ببوونەوە، بەڵام لە ئێستادا دووبارە میوزیک شەقامەکانی شار دەهەژێنێت. من ساڵانێکم کارە دەکەم. ئەوە پیشەی منە و بە شێوەیەکی پیشەیی میوزیکی کلاسیک دەژەنم. پێشتریش لەگەڵ چەند گروپێکی میوزیکی ئەم کارەمان دەکرد، بەڵام ماوەی 3 ساڵە لەسەر شەقام پیشەی میوزیک ژەنین دەکەم. بە هەر شێوەیەک بێت بە میوزیک خۆشی بە دەوروبەرمان ببەخشین بۆ ئەم خەڵکەی لێرە هاتوچۆ دەکەن، بەڵام ئەم پەتای کۆرۆنایە کێشەی زۆری دروست کردووە بۆ ئێمە و هەموو جیهان. ماوەی ساڵێکە لە ئیسپانیام هاتن و مانەوەکەم باوەڕ پێ نەکراوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لێرە ماومەتەوە. بۆ ئەوەی شتێکم دەست بکەوێت و بژیم گۆرانی دەڵێم لەسەر شەقامەکان. هەرچەندە کەمێک سەختە بەهۆی ئەم پەتایەوەیە. من گۆرانی بۆ خەڵک دەڵێم و گۆرانیەکانم زیاتر ئینگلیزین کە زۆر حەزم پێیانە و گۆرانی ئیسپانیش دەڵێم. هەوڵدان بۆ گەیاندن و پیشاندانی کێشەکانی کۆمەڵگا بەگشتی و کورد بە تایبەتی هەوڵی زۆری هونەرمەندانە. لەم بڕگەیەدا یەحیا سیلۆ باس لە ئەزموونی هونەری خۆی دەکات و گرنگی کاریکاتێر لە هونەری شێوەکاریدا زیاتر دەردەخات. خواندنا خۆیە سەرەتی دەست پێکێدا ملگوند خواند و پشتیوێم دەرباسینەوە باژاری حەلەب بووم. حەلب دا مخواندناخوا بەردەوام کرد و پشتی دەمەکێ من کاری خۆی هونەری یعنی کلەکە خواندناخوا دا هونەرجی مە پێش خست سەر هونەری سەکرد. دەستپێکێدا یعنی کاریکاتێر بخوا هونەرە هونەرەکە ڕسمیە حەزکردنەوەی مەژ ڕێنگارە هەبوو من ڕسم چێ دکرد من ژێ حەز دکرد لێ کاریکاتێر دەدی مژارێ خواهنە دەمام بێت شتێکی مژار هەبن مرۆڤ di zoroketiya xwe de tiştên zoroketî bi renga dilîzê lê dema te got karîkatêr dîtine li şaştî baştî neba yanî civakê fêm dike tiştên ji hevdî derdixe hêdî tiştan.
نا کاریکاتیر پر عالیه وی هنه کاریکاتور سیاسی هنه یه جواکی عالیه جواکی هنه یه جنبین عالی سپوری ده هنه فتف وی آوید کنی بیجی عالیه وی جور جور هنه اول چه دمینن اول لچاندا و هنر کاریکاتریست یه من بهترم نوا سیاست و ام روشه دشوپینن کاریکاتوری من عالی سیاسی نه کاریکاتور تشتکی نیه دل سر کار دکی جواکی مجی رخنا دنی زوزو قبل ناکه جبوی که کاریکاتور پر توش دهاد یعنی دوی کاریکاتور دما ترخنه تی کاریکاتوری کساتیه که کردا چه دکی لبامه شاش تبینیش بر کاریکاتور تشتکی شتان خار دکی و هنر بوی آویه فتدنری دبینت حقارت پیدکیه یا تشتی خراب پیدکیه حال بکد راستی در جواکی پیشکتی دا هنر کاریکاتور یعنی بین کساتی وان تی کاریکاتوری که چه دیگه اوقاس کیف خاش دبن داهنری یا افراندن تنی وسیله متود و امور و تگوهارتن یعنی هر ام بین هنرمندک بچه دکانه خابین سر زمان خواه ifade بکه چاو در دور خواه بینه و دیتنا خواه بره که هنر خواه تینه سر زمان دنو رشایه دا رشایه یک بکانه بی رنگا در بخه بکن بی جانه که نو بینس هر زمان اف ام بین هنر خوش بونه یعنی از گشتم و تکنیکه ناوله کریا موزیک کولاچ شرط بیشن و تکنیکه دا تشتی از بکارتینم موزیکه الموزايك نورمال او كامزن فوسا يعني بكفرا كاب كارتين لمن لجمن تشتي فانا بيجن روجنامه اي فيربونغا هي اي اعلانات دعايه اي ماركيتا يا او تشتي دافيجن نورمال او ما بپیش خست کاری که دست بی که ما تجد کرد لوی جاری داوی تمام نیونی ویاوی از داوی رشت دیلم و از وی کاری نکیم لە کەرکووکەوە نووسەر و وەرجێڕ دانا عسکەر میوانی ئێمە دەبێت ئەو لە ساڵی 1970ەوە یەکەم بەرهەمی نووسینی لە گۆڤاری بەیان بڵاو بۆتەوە ئەو باس لە ئەزمموی نووسینی خۆی دەکات و کاریگەری ئەدەبی ڕیالیستی بەسەر زۆربەی نووسەرانی کورد ڕوون دەکاتەوە. لە ساڵی 1984ەوە خەریکی خوێندنەوە و نووسینم لە 1970 یەکەم بەرهەمم لە گۆڤاری بەیان بڵاو بووتەوە لەوە بەدەوە ئیتر بەردەوام خەریک بووم لە بواری ئەدەبە بێگومان هەر ئینسانێک بە پێی تەمەنی خۆی لە چ قۆناغێکی بواری ئەدەبیە کاریگەری بەسەرەوە بۆ ئێمە بە حکمی ئەوەی قۆناغی ئەدەبیاتی هوتافی و ئەدەبیاتی حەماسی یان بڵین ئەدەبیاتی ڕیالیستی کاریگەری بەسەرمانەوە هەبووە ئیتر قۆناغەکانی توانین بڵین قۆناغی سەردەمی لەتی فەڵمەت شێرکۆبێکەس عەبدوڵڵا پەشێ و هەموو ئەو نووسەرانی کە لەو قۆناغەیە خەریکی بواری ئەدەبیا بوون ئەوانە کاریگەری بەسەر ئێمەوە هەبووە. من زیاتر لە 14 بەرهەمم هەیە 4 نامیلکە شعریم هەیە 4 کتێبی دراساتی ئەدەبیم هەیە لە بوارەکانی لەسەر ڕۆمان و چیرۆک و شعر 2003 ڕۆمانم تەرجمە کردووە
و بەردەوام خەریکم من زیاتر اختصاسەکەم لە مەجای ئەدەبی زیاتر دراساتی ئەدەبیە لێکۆڵینەوەی ئەدەبیە و ئێستش بەردەوام دوای ئەوەی کە لە وەرجەڕان کۆتاییم بە دو ڕۆمانم هێناوە کە ڕۆمانێکی نووسەری عێراقی حەسەن فالحە لە دوای ئەوە دیسان دەستم کردوێتەوە بە لێکۆڵینەوەی ئەدەبی تا ئێستا دوو بابەتی تازەم نووسیوەیە چیان بڵاو بەتەوەی چیان لە نردومە بۆ بڵاوبوونەوە. لە ڕاستیە ئەگەر نووسەر خۆی هەوڵ نەدا خۆی نەخوێنێتەوە خۆی متابعە نەکات خۆی شارەزایی باگراوندێکی خەلفی نەبێت بەدەیان دەستگاش هەبێت کە تۆ متابع نەبی کە خوێنەرێکی باش نەبی دەستگا هیچ شتێکت فێر ناکات. ئەم ناونیشانە زۆرێک ئەیانوت خوێنەری قوڕ بێت ئەگەر خوێنەری قوڕ بێ ئاوڵناوی قوڕ بۆ خوێنەرە گەڕێتەوە معناوە خوێنەرەکە قوڕە ئەمە چۆن قورئان خوێنمان هەیە کتێب خوێنمان هەیە قوڕ خوێنشمان هەیە قوڕ خوێن لە چیەوە سەرچاوی گردووە سەردەمی سۆمەریەکان ئەمە تەڵان باس لە دوو مێژووەکان مێژووی تاڵانکردن و دەرکردنی جوولەکەکان لە عێراق لە 1940 و زائیدەن سەردەمی حەزارەتی شارستانیەتی سۆمەر لە شارستانیەتی سۆمەر هەمووان دەزانی یەکەم شارستانیەت کە لە مێژووە ئەوەی کە نووسینی دۆزیوەتەوە سۆمەریەکان بوون سۆمەریەکان لەسەر تابلۆی قوڕ بە خەتی بسماری ئەیان نووسی بۆیە بە مامۆستایان وتووە قوڕ خوێن قاری ئوتین کارەکتەری ناو ئەم ڕۆمانە کە پیاوێکی جووە لە ڕێی خەیاڵ و فەنتازیاوە ئەچێ بۆ ناو شارستانیەتی سۆمەر لەوێ ئەیکەن بە مامۆستای مەملەکەتی سۆمەریەکان یعنی ئەمەنە بە ئینسافەوە باسی کردووە ئەو نووسەرە تەسەوڕ ناکەم هیچ ڕۆمان نووسێکی عەرەبی ئاوە بە وفاوە باسی جوولەکەکانی عێراقی کردبێت کە چۆن بازاڕەکانی بەغا ئەبەن بەڕێوە کە چۆن کاریگەریان هەبوو لەسەر مەسائیلی سەقافی و ئابووری عێراق. شێرۆ بەتێ بە دەنگە خۆشەکەی لە ناو کەشێکی هوەریدا ژیان دەکات و بە پشتگیری باوکی توانیوەتی بەردەوام بێت و گۆرانی دەڵێت. گۆرانیەکانی زیاتر ئەویندارین و هەندێکیشیان نیشتیمانین. نزیکەی 30 ساڵا لە ئەڵمانیا دەژی و لە یادە کوردی و نیشتیمانیەکاندا وەک گۆرانی بێژی خۆبەخش هەمیشە ئامادەیی هەبووە. شێرۆ زیاتر باس لە ئەزمموی خۆی دەکات و کلیپ و گۆرانیەکانی بۆ ئێمە پیشان دەدات. شێرۆ بەتێمە ئەڵمانیا درۆنج باژارێ هێرتن لێ ئەش باژاری ئەڤینی مەشقا مشلۆمە ژۆژەڤامە ئەف 6 ساڵێ من ئەڵمانیا درۆنم و کەنگی دەست هونەرێ کریە هونەرێک بچووکایی مالبات ئەمەدا تەڤ سازبەندن دسترێنن دەنگێت تەڤا خۆشی هەمش ئالێ باڤە هەمش ئالێ دایکێڤە بیرانینێکە مە هەیە ئەشبیر ناکەم تجاری جارێکی ئەمر باوی فەلەک سرانە لێ جوانێ دگوت ئەزاڕۆک بووم تێ بیرامە کالکێمە ئەس برم دگووەەر پێرە بسرێنە تەنێم لێ جوانی لێت بەگەران ڕاستی بیرانینەکە تجاریش بیرام ناچێ باوێ فەلەکی قامبلندی قەدرگران نایش بیرکردن هەنگی بە پشتیم باوێ فەلەک دیت ئەس کەتمە بن سریکاویدەم حەژ هونەرێکی ڕاستی و مستراند جوکاییدا وەکی دیژی مالباتی دە هونەرمەندێ مەزن هەنە ئامێن بەحزەت و مامۆستا جوان حاجۆژی کێ هەمەت بن بەندۆرا وا دەمەژی کێ واژی گەلێکی ئاریکاریان بکرد ڕاستی و جارێک کەمین لێ دەرێ
از چاوک کنسرتێکی دەبەشدار بووم ورد خوێن سەفێ دەها بۆ ڕاستی مە خلاص کرد داوی ئانی مەش پێش هەڤالی خۆی مەکتەبێ بەم لێ خست ئەف جارایەکە مین بووم کنسرتێکدا وەکی دید شەهیادا و نەورۆزادا وت تم بەشدارم هاي لكن دات ورا عصتم وياوري دل ما بترى تبخم لا بدني دات ورا كسرة من سنغافورة في مرمرة دات ورا موسيقى من وجن وكلاسيك بهتر ام كلاسيك جن وجن تكنجلك جارا وكا ستران هنا وكا فنجوكو وكا جانا شيرين يا ما مستعيم اظن بابي فلك و چاوا بێژم ینی هەلبەست بخۆڕیە دێمە ئەس چاوە ئەوازا خۆچێ بکەم ینی وەکە ڕۆژێ من چوونەڤالا دوور کەتمژە هەڤالا ژگوتنێ نەمر ئەرشەفێ ئۆسکان بوو بڕاستی خۆدی دلۆڤانیا خۆشاد بکێ ڕۆژێ من چوونەڤالا دوور کەتمژە هەڤالای ڕۆژبوونا منە سالا هونەرمەند نکاری خۆشهونەری خۆدی کەش بەر سازیە منینن و پرۆدکسیۆن فرمێ منینن ڕاستی و ئەس چاوا بێژم پارتیە ینی هەر پارتیکی هونەرمەندەی خۆگرتنە تەنێ وادنە پێش و ئێدی کەسە کەسکی وانینە ڕاست حیف و مقابن ئەڤ ڕەوشامەیە ئەلبۆما منی داوی حەفت سرانن هێم ستودیۆ دوارەت خەبتن ئەس هێویتکم دەمەکە نزیک بگهێ دەستێوە و گۆر دلێوە بێ ینی بهتر ئەواکی مۆدێرمە چێکیری ڕاستی و تمی ئەم سێ کەس بوون ji ber کۆرۆنا ڕاستی مە نکاری بوون بهتر موزیسیانە بێنن ئەم نەچارمان گو ئەم فەنتەزیا خۆ بخنێ دە بهتر ڕاستی لە باکووری کوردستانەوە یەکێک لە مامۆستاکانی هونەری شێوەکاری میوانی ئێمە دەبێت هونەرمەند گۆکان ئەسڵان لە منداڵیەوە بەهرەی هونەری تێدا دەرکەوتووە ئەو بەردەوام هەوڵیداوە کولتور و مێژووی کورد تێکەڵ بە کارە هونەریەکانی بکات و لە ڕێگەیانەوە پارێزگاری لێ بکات و لە ڕووی شێوازی هونەریەوە خۆی سنووردار ناکات. Ez takriben 25 sal berê de ez wî xebata dikim ez. Dibistanem jî ki Gazi Üniversitesi, Ankara Gazi Üniversitesi ki. Berê de wext berê de hani bêjin ya zaroktî hani ez herî da rast bêjin û kaz maz de dîse evkê nîşan dikim wêne mêne nîşan dikim. Tabii وقت برد چون دبستانی دا مامۆستای من ji min evkî dîtiye gotiye Gökhan resmeta gelek baş e dema tê guhartine dema mesela ki dayika Kurdan e em çê dikin dema ki da evrensel yani kübist, suprematist ve necî derketine işte dema jî güncel rojeke çi derket yani dervala çi derketine ev ya jî me dî Usa jî çalışma me çêkiriye. Hem diyam jî dapîram jî me çêkir. Çend care yani du caran me çêkiriye. Ev jî gunda xwarin ya da nan man çêkirî bû me carek fotoğraf me dikişinin ev ya jî yağlı boya çalışma yani sert tuvalet da me çêkiriye. Ev jî baş bû hem dapîram jî ye diyam jî.
بڕگە و بابەتەکانی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن با خێر و خۆشی.